لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەکارهێنانی مادەی هۆشبەر لە جیهاندا لە سەدا 23 زیادی کردووە. لە هەرێمی کوردستانیش زۆرینەی ڕەهای توشبووان و ئالوودەبوانی مادە هۆشبەرەکان تەمەنیان لە خوار 25 ساڵیەوەیە. لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکاندا نووسینگەی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ مادە هۆشبەرەکان و تاوانەکان ئاشکرای کردووە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەکارهێنانی مادەی هۆشبەر لە جیهاندا لە سەدا 23 زیادی کردووە و لە ساڵی 2021دا لە هەر حەڤە کەسێکی 15 بۆ 46 ساڵان یەک کەس مادەی هۆشبەری بەکارهێناوە. بە پێی راپۆرتەکە لە ساڵی 2021دا 296 ملیۆن کەس مادەی هۆشبەریان بەکارهێناوە. ئەو ژمارەیە لە ساڵی 2022دا 284 ملیۆن بووە و لەو یەک ساڵەدا ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە سەدا 18 زیادی کردووە. هەر بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لەم 10 ساڵی دواییدا ئەوانەی بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە دووچاری کێشەی تەندروستی بوونەتەوە لە سەدا 45 زیادیان کردووە و ژماران گەیشتووەتە 39 ملیۆن و 500 هەزار کەس. ئەوەی جێی سەرنجە 5/1 ئەو کەسانش دەرفەتی وەرگرتنی چارەسەری پزیشکیان بۆ ڕەخساوە. بە پێی راپۆرتە پزیشکیەکان ئەگەری توشبوون بە ڤایرۆسی نەمانی بەرگری بە ڕێژەی لە سەدا 35 لەو کەسانەدا زیاترە کە مادەی هۆشبەر بەکاردێنن یاخود لە ڕێگەی بەکارهێنانی دەرزیەوە مادەی هۆشبەر وەردەگرن. لە راپۆرتەکەدا سەرنج خراوەتە سەر ئەوەی کە گیان لە دەستدانیش بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و لە 2009 بۆ 2019 گیان لە دەستدان بەهۆی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەرەوە لە سەدا 7.5 زیادی کردووە. سەبارەت بە هەرێمی کوردستانیش بە پێی ڕاگەنراوێکی سەنتەری پەرەپێدانی لاوان ساڵ لە دوای ساڵ ژمارەی توشبووان و بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە عێراق و هەرێمی کوردستان لە زیادبووندایە. ئەوەشی مەترسیەکەی زیاتر کردووە ئەوەی لە سەدا 80 توشبوو بەکارهێنەرانی هەرێم تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵیدایە. بە پێی ڕاگەنراوی سەنتەرەکە زۆرترین ڕێژەی مادەی هۆشبەری نێوان ئێران و عێراق دێتە ناو هەرێمی کوردستانەوە، بەتایبەت لە سنووری قەزای قەڵاتزێ لە ئیدارەی ڕاپەڕین کە هاو سنوورە لەگەڵ ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو سنوورە 80 کیلۆمەتریە وەک وێزگەیەکی ئاڵوگۆڕی بازرگانی مادە هۆشبەرەکانی لێ هاتووە. لە ڕاگەنراوەکەی سەنتەری پەرەپێدانی لاواندا هاتووە بەشێک لە بەرپرس و دەسەڵاتدارانی هەرێم بازرگانی بە مەوادی هۆشبەر دەکەن و پاڵپشتی بازرگانی مەوادی هۆشبەر دەکەن و لە سنوورەکانەوە کار ئاسانی دەکەن لە هاتنی مادە هۆشبەرەکان کە ئەمەش تەنیا لە پێناو بەرژەوەندی و پڕکردنی گیرفانیان. ئێستا تەواوی حکوومەتەکانی جیهان وەک مەترسیەکی جددی مامەڵە لەگەڵ مادە هۆشبەرەکان دەکەن و بودجەی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی تەرخان دەکەن. بەڵام خەمساردی حکوومەت و تێوەگلانی بەشێک لە بەرپرسانە دۆسیەی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان هەرێمی کوردستانی لەم ڕۆژەوە لە وڵاتانی دیکە جیا کردووەتەوە.